لەسەر ئەم پرسە زیاتر ڕائوەستین چونکە هێنانی ئەو خواردنانە لە ڕێگە و سنوورانەوە بەو شێوەیە کە ناتەندروستن دەهێنرێنە کوردستان و بە شێوەیەکی ساختە دەخرێن ناو بازاڕەکانەوە بۆ پێی کە ئەو شێوە ساختەیە دەڵێت ئەمە ڕێگە پێدراوە و دەبینین کە نیتراتێکی زۆری تیا بەکار هاتووە خەڵک تووشی نەخۆشی ئەکات بۆی بزانین چ ڕێگریەک کراوە چۆن ئەبێ ڕێگری بکرێت و ئەو مادەیە ئەبێ چەندێک بێت و ڕێژەکەی چەندێک لەم مادانە زیاد بۆ چ جۆرە خۆراکێکی تیا بۆ لەگەڵ ئارام ئیکرام چالاکوان و ڕۆژنامەنووس گفتوگۆی زیاترەکەین کاگارام ئەم کاتت باش ئێوە وەکو چالاکوانێک کە بەدواچوون بۆ ئەم بابەتانە دەکەن ئەمە چۆن ئەم حاڵەتە هاتۆتە پێشەوە چۆن ئەو کۆمپانیایە توانیوێتی ئەم جۆرە خواردنە هاوردە بکات و جۆری خواردنەکان چی بوونە؟ ئەم کاتەیەوە بینەرەکانتانیش باش بەداخەوەی لە گەرمیان ڕوئەدا جیاوازە لە هەر شوێنێکی تر لە هەرێمی کوردستانە ئەوەی کە لە گەرمیان ڕوئەدا ئەتوانم بڵێم لە هیچ جۆرە حکومڕانیەکە نە لە عێراق نە لە ناوچەکە نە لە جیهانیشە وێنەی نییە چونکە ئەوەی کە هەیە لەم سنوورە بەرپرسانی حەزبی و کۆمپانیای حەزبی لە سەرووی دام و دەستگای دەوڵەتی و خۆیان نەبینن و ئەوان مامەڵە بە هەموو شتێکەوە ئەکەن و ئەوان بڕیار ئەدەن کە چی ڕوو بدا و چی بکرێ و کوڵ و درێژی ئەم گەرمیانە بەدەستی ئەوانە ئەوەیشی کە ڕوویدا و ئێستا باسەکرێ بابەتێکی ڕەنگە ئەو وروژاندنەی لەم کاتەیە وا دەریخاکە ئەم بابەتە تازەیە بەڵام لە ڕاستیە ئەم بابەتە تازە نییە و پێشتریش بابەتی لەم جۆرە هەر هەبووە هەر جاری بە جۆرێک لە بوارێکە کاری نایاسایی ئەکرێ هەروەکو ئەمەی کە ئێستا کراوە بەدەر لە ڕێنمایەکانی حکوومەت هێرێمی کوردستان بۆ دام و دەستگاکانی خۆی کار ئەکرێ و کۆمپانیای حەزبی لە سەرووی دام و دەستگای حکومیەوە خۆی ئەبینێەوە کارەکە ئەوەی کە جەنابتان و باستان کردووە ئەوەی کە لە راپۆرتەکەی پامێرە بە ڕێزەکەیشتانە هاتبوو ئەوەیە کە ئێستا لە مەرزەی لە گەرمیان هەیە بە ئەو باباتانی کە بابەتی یاساین بە ڕێگەی گومرکیەوە ئەبێبێن بەڵام بەداخەوە لێرە خەتی تەنسیقەیە کە ناسراوە لە لای خەڵک و لە ناوەندی ڕۆژنامەوانی و لە تۆڕە کۆمەڵایەتەکانیش ڕۆژانە باسەکرێ کە ئەم خەتی تەنسیقا بەدەرە لە کاری حکومی بەڵکو خەتێکە هەموو ئەو شتانی کە قاچاخن کە نایاساین کە بەدەرن لە ڕێنمایەکانی حکوومەت و کە ناتەندروستن و زیانیان بۆ سەر کۆمەڵگە و خەڵک و ژینگە و هەموو شتێکەیە لەو خەتی تەنسیقەوە دێک کە لەو خەتی تەنسیقەوە ئەهێنرێتە ناو گەرمیانەوە بەس لە گەرمیان با بڵێن ئەکرێتە ناو بازاڕەکان یا مەترسیوەش هەیە لە گەرمیانیشەوە بۆ شارەکانی یعنی کۆنتڕۆڵکردنی ئەستەمە بێت ئەگەر وابێ ئەمەی کە ئێستا ڕوئەدا و پێشتریش ڕووی داوە نەک مەترسی بە تەنها بۆ سەرگەرمیان بەڵکو بۆ سەر تەواوی کوردستان و عێراقیشەیە ئەمە بە دەرواز لەوە بێنە کە مەترسی بۆ سەر ڕێژەی داهاتی گومریکی زۆر کەم کردوێتەوە ئەم بابەتانی کە بە خەتی تەنسیقا دێن بە هیچ جۆرێک نە پشکنینیان بۆ ئەکرێ نە لە خەتی کوالیتیوە لە ڕووی کوالیتیوە پشکنینیان بۆ ئەکرێ نە ئەزانرێ باشن یا خراپن هەروە بە شێوەیەکی هەڕەمەکی لەو خەتی تەنسیقەوە دێت حکومەت هیچ ناتوانێت دەست ڕێگری لێ بکە چونکە ئەوەی کە ئەیهێنێ حەزب و بڕیار بەدەستانی حەزبن و هەمووی ئەو خواردنانە کە دێن هەر هەمووی بەدەرن لە ڕێنمایە تەندروستیەکان مەترسین بۆ سەر تەندروستی مرۆڤ مەترسین بۆ سەر ژینگە تەنانەت فڕی دەیتە ئاویشەوە بۆ ئەگەر بۆ تەلەفکردنیش ئەم کارە بە شێوەیەکی ڕێکخراو وەکو بانگێک ئەنجامی ئەدەن مەبەستت ئەوەیە چونکە جەنابەت ئاماژە بۆ ئەکەی کە ناتوانێت ڕێگری لێ بکرێت کاتە وەکو باندێکی هاتووە با من کورتی کەمەوە بێت نەک باند ئەوەی کە لە گەرمیان ڕۆدا شتێکی زۆر ئەنتیکەیە یعنی کەسێک کە حزبێک خۆی دەسەڵاتدارە خۆی هەموو شتی بەدەسە خۆی حکوومەتە لە بەسیتترین بەرپرسی ئیداری و تا باڵاترین بەرپرس هەموو شتێک بەدەستی خۆیەتی و هەمووی خۆیەتی بەڵام هەر ئەم حزبە کۆمپانیای ئەمنی داناوە و کۆمپانیای داناوە بۆ ئەم جۆرە کارانە
هەر خۆی حکومەتدارەکەی خۆی ناشرینەکە، هەر خۆی حساب بۆ حکمڕانیەکەی خۆی ناکە، هەموو شتێک بەدەست کۆمپانیا حزبیەکان و بەرپرسە حزبیەکانە و هەر خۆشی ئەتوانێت ڕێ لێ بگرێت، چونکە ئەوەی کە ئەوەی کە ڕوەدا لەم سنوورە لەلایەن حزبی باڵادەستەوە ئەکرێت کە کەس ناتوانێت ڕێ لێ بگرێ و ئەوەی کە ڕوئەدا بەڕاستی گەورەترە لە گەندەڵی، گەورەترە لە ئەوەی کە تۆ بڵی وەڵامە بابەتێکی گەندەڵیە یاخود شتێ، بەڵکو نزیکەی دوڵانگەڵانچێتیە کە لە سلێمانیش ڕوویدا دیسانەوە ئەوەیان جۆری خواردنی فاسۆلیای چڕ بوو کە نیتراتێکی زۆری هەبوو، ئەوە ڕێگری لێکرا ئەو کەسانە دۆزرانەوە ئەگەر بدۆزرانێتەوە ئەم حاڵەتە دووبارە بوو یان ئەمە هەر درێژە پێدەری ئەو بابەتەی ترە. بابەتەکە تەنها ئەوە نییە کە لە کاتی ماوەیەک پێشێسە باری فاسۆلای تەڕگیراوە یاخود هەر خواردن بێ. لەم سنوورەوە کووتم ئەوەی کە ڕوو ئەدا فەرهود و تاڵانچێتیە، ئەوەی کە نازانێت فەرهوچیە با بچێ سێرچێک بکە با بۆی بزانێ فەرهوچیە. ئەمان لێرە دەست بۆ هەر شتێکە بن کە بە قازانجی دارایی بەدەستبێنن بەبێ ئەوەی بیر لە بەرژەوەندی ئەم وڵاتە و خەڵکەکەی بکەنەوە. بابەتی خواردنە بە قاچاق دێ و هەمووی ژەهراویە و مەترسیە بۆ سەر خەڵک و ژینگە. بابەتی سیارەی بڕاوەیە لەم سنوورە، ئەو هەموو سیارە بڕاوە و کە خۆی لە ڕاستیە ئەبێ مەوادی سیارە بێت، هەر هەمووی لێرە لە حیمەکەنەوە ئەیهێنە کوردستانەوە، هەمووی مەترسیە بۆ سەر کوردستان و بۆ سەر گیانی هاوڵاتیان و بۆ سەر ڕێگاکان و بۆ سەر ئەو هەموو شتێک کە ئەیبینی ڕۆژانە. بنزین هەبووە پێشتر، بابەتی بنزین بە هەمان شێوە بنزین هاتووە کە هەر هەمووی خراپ و ماوەیەک بنزینیانە هێنا، ماوەیەک خواردنە دوایەوە سیارێ، هەر شتێک ینی پسپۆڕن لەوەی کە ڕێگەیەک بدۆزنەوە بۆی پارەیان دەستکەوێت بە ڕێگەی قاچاق و نایاسایی. ئەوەی شیگەیکە هەر دەسەڵاتدارەکەی لەم سنوورە و هەر خۆشی ئەتوانێت کۆتایی پێبێنێت نە کەسێکی تر. باشە کاتە حەل بەڕای ئێوەکو ڕۆژنامەوانێک و ئەو کەسانی کە چالاکوانن بە دواچوون بۆ ئەم بابەتانەکەن چارەسەر بۆ ئەمە چییە؟ چونکە ئێستا کەسێکی گەرمیانی کە بیسەری ئێمەیە بینەری ئێمەیە، چونکە ئەوێ بووەتە مۆڵگەی ئەم بابەتە، ئەبێ ترسی لێ بنیشە دیتر چۆنەڵێت ئیتمینانی نییە لە بەکارهێنانی هیچ جۆرە خواردنێک، بەکارهێنانی هیچ جۆرە دەرمانێک، بەکارهێنانی هیچ جۆرە کەرەستەیەک. چی بکەن؟ لە ڕاستیە زۆر ڕاستە ئەوەی جەنابەت دوتێت، ئێستا خەڵکە ئەچێ کیلۆیە تەماتە خەیار کوولەکە لە بازار بکرێ زۆر بەترسەوە ئیکڕێ، ینی مەترسی بۆ سەر هەموو کەسێکەیە لەم گەرمیانە. کێشەکە ئەوەیە ئەمانە ئەگەر فڕێش درێ مەترسی بۆ سەر ژینگەش دروستەکەن، ئەوەنە ژەهراوین. چارەسەریش هەر ئەوەیە کە حکوومەت لەم سنوورە ببێت بە حکوومەتی خەڵک و ئەو حکوومەتی کە هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستانە دەسەڵاتی بەسەر تەواوی مەرزەکانە هەبێ و حکوومەتێکی بەهێزتر لە کابینەی دەیەما دروست بکرێتەوە و هێز و لایەنەکانی تر کە خاوەن پێگە و قورساین لە پەرلەمان بەشداری بکەن لەو کابینەی کە دروستەکرێ بۆ ئەوەی جارێکی تر هیچ کەسێک نەتوانێت لە هیچ سنووریەکە بەتەنها حکومڕان بێ بۆ ئەوەی چی ویست بیکات، چونکە بەڕاستی ئەوەی کە ئێستا ڕۆدا لە گەرمیان دەرەنجامی حکومڕانی تاکە هێزێکە، ئەوە نەبێ ئەگەر هێزەکانی تر بە کاریگەری بەشدار بن و بە قورسایی خۆیان بەشدار بن و ئەگەر حکوومەت لە سەروی هەموو شتێکەوە لە هەسەروی هەموو هێزێکەوە بێ و ئەگەر دەسەڵاتی یاسا بێ لەم سنوورە و حەزب تەدەخول نەکات چارەسەرە بێ. بەڵام هەتاوەکو دەسەڵاتی کۆمپانیای حزبی بێەوە دەسەڵاتی بەرپرسی حزبی بێ و بەرژەوەندی گیرفان و حزب لە سەروی هەموو بەرژەوەندیەکەوە بێ، ئەمە چارەسەرکردنی زەحمەتە. پێویستە کا خەڵک بێتە دەنگ لەم بابەتە، ئەوەی کە چالاکوانە، ئەوەی کە ڕۆژنامە نووسە، ئەوەی کەم خەمخۆری خۆی بە خەمخۆری خەڵکە زانێ ئەبێ بێنە دەنگ لەم بابەتە، چونکە مەترسی بۆ سەر تاک بە تاکی گەرمیان و خەڵکی تریشەیە شوێنەکانی تریش. بەڵێ ئێمە سوپاس دەکەین ئارامی کرام چالاکوان و ڕۆژنامە نووس، میوانی کوردستان 24 بوویت، سوپاس بۆ ئامادەبوونت.